هەموو ئەمە وای کرد کە ئێمە بڵێن بەڕاستی تۆندوتیژی بەرامبەرمان کراوە هەر ئەوانەی کەوەکاری تۆندوتیژەکە من کەسیان لێ نەگیراوە دۆخەکە زۆر ئاسایی بوو وەک کۆمەڵی خەڵکی مەدەنی بە ناوی مەدەنیەوە بەڵام ئێمە بە خەڵکی خۆپیشاندەر و مەدەنیان نازانین و بە بەرداویشتن و کۆمەڵی هەڵسوکەوتیان کرد و دوایەوە هێزانیەکان بوونە بەشێک لەو گرژیە و بوونە بەشێک لەو تۆندوتیژەی بەرامبەرمان کرا چۆنی هێزانەکان بوونە بەشە لەو گرژیە لەبەرەوە هێزێک کە جوانچە کارەباییان بەکارهێنا و کۆمەڵە تۆندوتیژیان کرد بەرامبەر بە مامۆستا لێدان بەکار هات هەموو ئەمە وای کرد کە ئێمە بڵێن بەڕاستی تۆندوتیژی بەرامبەرمان کراوە چونکە هەر ئەوانەی کەوەکاری تۆندوتیژەکە من کەسیان لێ نەگیراوە قەرارە ئەگەر ناوبژێ لە نێوان دوو تەرەف بێ لەوان کۆمەڵە کەس بگیرێ کەس دەستگیر نەکراوە بوون ئەوانەی کە بەردیان هاویشت ئێمە جلوبەرگی مەدەنیان هەبوو نازانی کێ بوو بەس پێمان وایە خەڵکی بەڵتەجیە وڵاتن مامۆستا ئۆتۆمبیلەکانتان دەستی بەسەرداگیراوە چیتان کرد بۆم بابەت زۆربەی ئۆتۆمبیلەکان وەرگیراوەتەوە مۆبایلەکانیش وەرەگیرێتەوە و ئەوە گرفتێکمان نەماوە کەسیش لە زیندان نیە ئێستا سوپلای داهاتوتان چی دەبێت ئەبێ پێکەوە گفتوگۆ بکەین لە ڕاستی ئەبێ پێکەوە گفتوگۆ بکەین بزانین چی ئەکەین